خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. کۆمەڵێک پرسی جیاجیا لە هەرێمی کوردستان هەیە و پەرلەمانتاران دەیانەوێت ڕێگری لێ بکەن بۆ ئەوەی بتواندرێت کاریگەری لەسەر ژیان و ژیاری خەڵکی هەرێمی کوردستان نەبێت ئەمڕۆ. فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە پەرلەمانی کوردستان باسییان لەوە کردووە کە هەوڵێک هەیە کە ستیکەری دەرمان لە هەرێمی کوردستان بدرێت بە کەرتی تایبەت. ئەمە شوا دەکات کە دەرمان لە هەرێمی کوردستان گران ببێت و کۆمەڵێک بابەتی تر لەسەر پرسی دەرمان و کەمبوونەوەی دەرمان و هەروەها کۆمەڵێک قەیرانی تری هەرێمی کوردستان و هەوڵەکانی چارەسەرکردنی قەیرانەکان ئەم شەو لەگەڵ بەڕێز دکتۆر شێرکۆ جەودە سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە پەرلەمانی کوردستان گفتوگۆی لەبارەوە ئەکەین کە بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمانە. بەڕێز دکتۆر سڵاو لێبێ، سوپاس دەکەم بۆ بەشداریت لە پانۆڕامادا. سەرەتا ئەمەوێت لەبارەی ناوەڕۆکی و زانیاریانەی لە پرێس کۆنفرانسەکەدا باستان کرد. ئەمە چۆتە بواری جێبەجێکردنەوە وردەکاریەکەی ئەگەر بۆ بینەرەکانم بخەیتە ڕوو. بەڵێ، بەلای خی گەورە میهرەبان، سڵاو بۆ جەنابەت و بۆ بینەرانی خۆشەویست. معلومە لای هەموو تاکێکی ئەم هەرێمی کوردستانە کە فشارەکان چڕبوونەتەوە بۆ ئەوەی کە هاوڵاتی ببێتە قوربانی و بزنسی جۆرا و جۆر ئەنجامەدرێت، چه بزنسی سیاسی لەلایەن یەکێتی و پارتیەوە، چه بزنسی شەخصی کە بە گەندەڵی پێگە و دەسەڵاتدارێتی لە حکوومەتە بەکارهێنرێ بۆ منفعی شخصی لەسەر حسابی خەڵکی هەرێمی کوردستان. بنزین بۆ نمونە تێچووەکەی بە نەوتی خۆماڵی 200 دینارە، بەڵام ئەفرۆشرێتەوە بە 900 دینار بە سعر. بەڵێ گرفتێکی تەکنیکی هەیە لەگەڵ بەڕێز دکتۆر بەهۆی ئەو گرفتەوە ئێمەمانەوێت باسی گرانبوونی دەرمان و کەمبوونەوەی دەرمان و کۆمەڵی قەیرانی تر و هۆکارەکانی چارەسەریش بکەین. ینی تەنها نییە کە باسی قەیرانەکە بکرێت، بەڵکو بێ ڕێگە چارەیەکە بێ بۆ چارەسەرکردنیان بۆ ئەوەی وەکو دکتۆر لە بەشی قسەکانی. بەڵێ دکتۆر ببوورە ئەگەر گوێ لە دەنجی من بێت بتوانیت پەیامەکەت یان وەڵامەکەت. بەڵێ من گوێم لە دەنگی جەنابەت. بەڵێ بفەرموو. بەڵێ، ینی هەرێمی کوردستان بەداخەوە هاوڵاتی لە هەرێما بۆتە قوربانی بزنسی سیاسی حزبەکان، بۆتە قوربانی ئەو بزنسمانە دەستڕۆیشتوانی ناو حکوومەت، بۆتە مای قوربانی ئەو دەستە گەندەڵیانەی کە بۆ منفعەتی شخصی خۆیان پارە پەیاکەن لە حسابی خەڵکی هەرێمی کوردستان. بنزینمان هێنایەوە بە نمونە، ئەگەر نەوتی خۆماڵی بەکاربێنێ تێچۆکەی 200 دینار زیاتر نییە بۆ بەرەمهێنانی، بەڵام ئەفرۆشرێتەوە بە 900 دینار بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان کەەوە سیاڵی بەرزینی هاوردەیە کە لە دەری وڵاتەوە ئەهێنرێ. کارەبا گران کراوە، باج و زەریبە زیاد کراوە بە شێوازێکی نایاسایی. ئەوە دەرمان و ئەوە خەدەماتی سەحی، ئەوە کشت و کاڵ و بەرهەمە کشت و کاڵیەکان. یعنی دیقەت بین حکوومەت تەوەجوهی بەرە و خەسخەسە زۆر بە هەڵە جێبەجێەکە. بۆ نمونە ئەمەی کە ئەمڕۆ ڕامانگەیاند ستیکەر بریتە لەوەی کە لەزگەیەکە ئەدرێ لە دەرمان دوای کوالڵتی کۆنتترۆل، واتە دوای هەڵسەنگاندنی ئەو دەرمانە کە ئایا دەرمانێکی باشە ئەوانە ستیکەرێکی لێ ئەدرێ. ئەم ستیکەرە ئەبێ یعنی وەکو بڵێ زەمانەتێکی حکومی بێ. یعنی کوالڵتی کۆنتترۆل ئیشی حکوومەتە لە دنیاە، سایتەرەی نەوەی کوالڵتی کۆنتترۆل نادرێ بە کەرتی تایبەت، چونکە کەرتی تایبەت بە دوای ڕبحە ئەگەڕێ کێ زیاتری باتێکی ئیش بۆ ئەوەکە. لێرەیە حکوومەت ئەبێ ئەو کوالڵتی کۆنتترۆڵە بکە. ئەم ستیکەرە تا ئێستا حکوومەت کردوێتی، دواتر ئێستا یانە بێن بە کەرتی تایبەت، بێن بە کۆمپانیاکان. بە کەرتی تایبەت دکتۆریان ئەدرێت ئەرباحی نیەتێک دکتۆر، ینی ستیکەرەکەت یان من ئەمڕۆ وا خەریکە لە مەراحلی کۆتاییەتی بۆیە ینی ئەمڕۆ ینی داوامان کرد کە سەرکی حکوومەت و جێگری سەرکی حکوومەت تەدەخولکەن و ئەم فەسادە ڕابگرن. یعنی ئیشێک بە حکوومەت ئەکرێ بۆ ئەیەی بە کۆمپانیا و کەرتی تایبەت، بۆ چونکە هەموو هاوڵاتیەک 3 بۆ 4,000 دینار ئەچێتە سەر دەرمانەکەی وەکو کولفەی زیادە بەهۆی ئەو ستیکەرەوە کە ئەدرێ بە کۆمپانیا کە جێبەجێ بکات. ئەم ستیکەرە
لەبەرەوە لە ستیکەری دەرمانەوە هەتاوەکو بنزین هەتاوەکو نەوت هەتاوەکو گاز هەتاوەکو زەریبە هەتاوەکو بوارەکان یاگە دیقەت بی هاوڵاتی ئەگەر کەسێک فەرمانبەرێک ساڵە لەمە پێش ملیۆنێک دینار مەعاشی بواە ئێستا ئەو ملیۆنە دینارەی کە وەری ئەگرێ قووەتی شیرائی قووەتەکەی هاتۆتە سەر 500,000 یعنی وەکوی 500,000 وەربگرێ لەبەر چی لەبەرەوەی کە دۆلار 121 بوو کرا بە 148 لەبەرەوەی کە حکوومەت دواتر لە 121 بڕی ئەوە بوو بە 142 ئەو بێ لە تەزەخم و گرانی یعنی ئێستا ئەو ملیۆنەی کە ساڵی لەمە پێشەوە فەرمانبەرەوەریە گرت ئێستا بەشی ملیۆنی جارانی ناکە ئێستا کەمتری پێ ئەکڕێ لەبەر قوتی لەبەر تەزەخم کە بە انگلیزی پێوترە ئینفلیشن ڕیت یعنی گرانی ئەم گرانیە مفتعلە ئەم گرانیە بۆ سوودمەندبوونی کۆمپانیا و کەرتی تایبەتە طبعا ئەمە بەداخەوە بەبەرچاوی سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت ئەمانە ئەکرێ یعنی ئەمانە شتانێک نین کە بڵێ شاراوە بن و ئاگایان لێتی بەداخەوە ئاگایان لێتی دکتۆر ئەوەی ئەوە دوواداچوونتان کردبێت لەسەر پرسی دەرمان ینی ئەو مەسەل پرسی ستیکەرەکە سبب چی ینی سببێکی واقعی مەسەلەن سبەینێ ئێوە کە بە دوواداچوونتان کردووە لایەنی جێبەجەکار چی بە ئێواڵێ وەڵامی چییە؟ لایەنی جێبەجەکار وەڵامی نییە و بەداخەوە یعنی ئەمانە هەمووی ئەبوایە لە ڕێی ڕێکاری پەرلەمانی و حکومی و قەزایی معالەجە بکرێ یعنی ئێمە بانگیانەکەین بۆ پەرلەمان نایەن لیژنەی معنی دەستی بەسراوەتەوە لە پەرلەمانە پەرلەمان خۆی بۆ سزادانی گەندەڵی و گەندەڵکار و ئەمانە ڕێگری لێ ئەکرێ ئیشەکانی یا دوا ئەخرێ یان ڕێگری بە تەواوەتی لێ ئەکرێ کاتێکە مەلەفێکی هەستیار ئەخرێتە ڕوو حکوومەت بەکار ئەهێرێ لەلایەن ئەم کۆمپانیا و خەڵکە دەزڕۆشتووە طبعاً جێ خۆیتی لێرە باسلەوە بکەم ئەم خەڵکە دەزڕۆیشتووە بزنسکارە حزبیە و هەنێکیان ناحزبیشن هەر بە خۆیان ئیژەکەن ئەمانە ئێستا لە حکوومەت بەقۆترن و کاریگەریان لە ناو دام و دەستگاکانی حکوومەت و مدیرەیە عامە و دائیرەکان ومانە ئەوەندە بەهێز بووە حکوومەت ئەتوانی بڵێ دەرەقەتیان نایەت ئەمە وای کردووە کە ئەمانە مۆخی حکوومەت هەڵمژن لە پێناوی خۆیانەوە لە پێناوی بزنسە حزبیەکەیانە یا لە پێناوی بەرژەوەندی شخصی خۆیانەوە پارەی پێپیاکەن نمونە ئەم ستیکەرەیە و چەندین نمونەی تریشمانەی هەرەمەنیە یعنی هەموو بوارەکانی گرتووەتەوە پارەکێشانەوەیە لە هاوڵاتی فەرمو ئەچی بۆ فەرمانگەیەک بچۆ بۆ تاپۆ بچۆ بۆ مرور بچۆ بۆ هەموو ژوورێت زۆربەی ژوورەکان تەماشاکەی بێنە 5,000 وەسڵ بێنە 15,000 وەسڵ بێنە هینی قیرتاوانە بێنە پارەی نازانم چی بێنە پارێ هەمووی بۆتە پارەکێشانەوە لە هاوڵاتی ئەمانەشی بچێتە سەر طبعاً ئێمە باشە زانی کە فەرقی طبقی لە هەرێمی کوردستانە ئێستا چینی چەساوە و فەقیر و هەژار زۆر پانتایەکەی زیاتر بووە وەک لە جاران ئەمانە ئەپیشێنەوە ئەمانە بوون بە ژێرپێی ئەم خەڵکە دەستڕۆشتووە دەسەڵاتدارە خاوەن پارە و سەرمایە و بزنسە کە حکوومەتیان ئیفلیج کردووە و حکوومەتیان پەک خستووە لە پێناوی کۆمپانیاکانی خۆیان و لە پێناوی بزنسی خۆیان وە لە بیریشمانە چێ گەورەترین زوڵم لە کەرتی تایبەت لەو کۆمپانیاش کراوە و فەرمو پارەی مقاولەکان خواردیان و بردیان و ئێستا هیچیان بۆ ناگەڕنەوە پێلەوەی کە زیاتر لە 3,000 کۆمپانیاسەر ئەو پرسەم بۆتەنانەت ئەیانەی وا بکەن کە تەنها کۆمپانیا حزبیەکان خەڵک بتوانێت خەڵکی خۆیان بتوانێت ئیشی تیا بکە بەڵێ دکتۆر مەسەلەی ئەستیکەرەکە لە پشتی ئەوە فەحسی دەرمان هەیە بۆ نمونە مەسەلەن بۆچی بە دوواداچوونێکی ورد لەسەر فەحسی دەرمان ناکرێت مەسەلەن من بە پێی زانیاریەکانی خۆم ئەوەیە کە بەش کۆمپانیایەک بۆ نمونە لە هەولێر دۆ کۆمپانیایەک ئەو دەرمانانی کە تورکین لە یەک کۆمپانیا دەستی بەسەرداگرتویان قۆرخی کردووە ئەو کۆمپانیا تەنها لەوێەوە فەحسی دەرمانەکە لەگەر کۆمپانیایەکی تر بێوێ دەرمانی تورکی بێنێت بە بیانووی نەبوونی راپۆرتی تەحلیلی ینی بۆی ناکەن تاخیرە بێ یان زۆر جار بەهۆی فەحسەوە دەرمانەکە ڕەنگە 2 ساڵ کاتی بەسەرچوونی هەبێت 6 مانگ 7 مانگ تاخیرە بێت هی کۆمپانیای تر
ئەمەش گرفتێکی ترنیانی لانی کەم فەحسەکە بە دوواداچوونی ورتری بۆ بکرێ بۆچی ستیکەر ئەبێ بە مەوزوع با من ئیزافەتەن بۆەوەی جەنابەت با زیاتریش بڵێم بەڵکو بە پارە لە زۆر شوێنە ئەو ستیکەرە کە ئەدرێ لە دەرمان واتە زەمانەتی حکوومەت کە ئەو دەرمانە سەلامەتە و بەکارهێنرێ بۆ ئەمە بەستەی کە لە پێناویە کڕاوە ئەوە بە پارە یاری بەوەش کراوە یعنی ستیکەر دراوە لە دەرمان لە کاتێکا دەرمانەکە کەفاەتی نییە و لە ژێر کوڵەتی کۆنتترۆل و فەحسی شادەر نەچووە و ئەو دەرمانە نییە کە لە پێناویە پارە سەرف کراوە و کڕاوە و ئەبێ هاوڵاتی سوودمەند بێلەی ئەو ستیکەرە بە پارە تەلاعبی پێکراوە یعنی ستیکەری لێ دراوە لە کاتێکا خۆی خراپە ستیکەری لێ دراوە لە کاتێکا خۆی کەڵکی نەماوە ستیکەری لێ دراوە لە کات باشە ناڵێن لە هەمووی بەڵام ئەڵێن لە زۆر شوێنە باشە ئەمە چێ ئەبێتە قوربانی یعنی چێ ئەم دەرمانە بەکارێنێ هاوڵاتی بەکارێنێ کێ پارەی ئەم دەرمانە ئەدا هاوڵاتی پارەکەیەدا باشە کەوابێ هەر لە مەسلەی کوالتی کۆنتترۆڵا مشکلت هەیە لە مەسلەی ستیکەرا مشکلت هەیە و مەسلەی خەڵکی دەستڕۆیشتووی ناو وەزارەتی تەندروستی و ناو وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە مشکلت هەیە تۆ ئێستا سوپایەک هەیە لە گەندەڵکار پارە پێیاکە لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان هەنێکیان وەکیل وەزیرن هەنێکیان مدیر عامن هەنێکیان وەزیریشن خەڵکی دەستڕۆیشتون ئەم پارە پێیاکردنە لەسەر حسابی خەڵک ئەگەر بۆ گیرفانی خۆشی نەبێ بەڵام بەڵگە هەیە دکتۆر بەڕێز دکتۆر مەسەلەن بەڵگە هەیە بەڕێز دکتۆر شێرکۆ بەڵگە هەیە مەسەلەن بەڵگەی دیاری کراوە مەسەلەن لەسەر کەسێک بۆی بەڕاستی زۆر قسە لەسەر گەندەڵیەکرێ زۆر مەسەلەن بەهۆی باسکردنەکانەوە ڕەنگە زۆر جار زۆرێکی تر ڕێچکەیەکی تری وەرگرت بێ بابەتەکە ینی کاڵ بوو بێتەوە لای هاوڵاتی بۆچی دەست لەسەر برینەکان دانەنین مەسەلەن ئەوەی لای بەڕێزت معلومەکە کەسێتێکی ورد و بابەتی تێ لەسەر پرسەکان مەسەلەن ئەگەر ناویژنێنی مەسەلەن چی هەیە وەکو بە دیاری کراوی کە بۆ تۆ زۆر جێی ئەسەف بێ ینی بەڵێ بێگومان ئەوەی کە زۆر جێی ئەسەفە ئەوەیە کە ستیکەر بدرێ لە دەرمان لە کاتێکە ئەو دەرمانە سەلاحیەتی نەمابێ یا دەرمانێکی خراپ بێ و بەو ستیکەرە شایەتی بدرێ بەوەی کەمە دەرمانێکی باش و فەرم و خەڵک بەکاری بێنە ئەوەی کە جێی ئەسەفە ئەوەیە کە بە ئیعلان و بە مناقەسە و بە منافەسەی عادلانە بوار نادرێ بەوەی کە منافەسێکی عادلانە بکرێ بۆی کە بە کەمترین تێچوو یا بە کەمترین نرخ و باشترین کوواڵەتی ئەم خزمەت گوزاریە تەقدیم بکرێ بە حکوومەت لەلایەن کەتی تایبەتەوە ئەوەی کە جێ ئەسەفە ئەوەیە کە مەسئول چ وەکیل وەزیر بێ چ وەزیر بێ چ مدیر عام بێ چ بەرپرس بێ مدیری دائیرە بێ ڕئیس قسم بێ جاری وایە مۆزەفێکە پێگەی خۆی بەکاربێنێ بۆی کە لە پێناوی دەستکەوتی مادیە شتێکی ناڕاست ئیمزا لەسەر بکە ئیمزا لەسەر گەندەڵی بکە پشتیوانی لە گەندەڵی بکە کار ئاسانی بۆ گەندەڵی بکە پارەی پێپیا بکە بۆ پێگەی خۆی کە پێگەکەی ئەوەنە هەستیارە کە ڕاستە و خۆ پەیوەندی بە ژیان و ژیاری خەڵکی هەرێمی کوردستانەوە هەیە وەکو دەرمان وەکو خۆراک وەکو نەوت وەکو گاز وەکو کارەبا وەکو بەرهەمە کشت و کاڵیەکان وەکو هات و چۆ وەکو زەریبە یعنی ئەمانە هەمووی دقت بە خۆ ژیان چییە؟ ژیان چییە؟ ژیان نان و ئاو و مەسکەن و هات و چۆ ژیان ئەمانەیە تەماشاکی هەموو ئەم بوارانە گەندەڵی تێیاوە اینجا لێرەیە بڵین باشە تەسلیم بین بێئومێد بین نەخێر بەڵام ئەبێ قوربانی بدەین ئەبێ تێ بکۆشین ئەمانە نەتیجەی لێ نەپرسینەوە هەڵکشاون دەرەنجامی پەت بۆ شلکردن و لاوازی دەسەڵاتدارانی حکوومەت بەرامبەریان هەڵکشاون لە دەرەنجامی ئەنجام نەدانی چاکسازیە بنەڕەتیەکان لە ڕووی ئیداریەوە و لە ڕووی ئابوووریەوە و لە ڕووی سیاسیەوە کە لە پێش هەمویانەوە نابێ حزب پارێزەری ئەمانە بێ نابێ حزب ئەمانە بپارێزێ ئەمانە سن و کولەی ناو حکومەتن ئەمانە سەرەتانی ناو حکومەتن ئەمانە بۆ خۆیان ئەژین لەسەر حسابی خەڵکی هەرێمی کوردستان لەبەر ئەوە یانێتەوە بڵێ بەڕێز دکتۆر لەناو هەر بابەتێکە لەناو هەر سێکتەرێکە گروپێکی تر لە مۆزەفێکی سادەوە بگرە بەوانە گروپ دروست بوون وەکو مۆرانەیە کەوتونەتە ئەو بابەتانەوە سێکتەرانەوە گەندەڵی تا دروستەکەن
بەڵێ بێگومان ئەوە هەموو هاوڵاتیەک ئەوە زانێ یعنی ئەوەی کە مراجعی دایرەیەک بکە بە چاوی خۆی ئەیبینەیە کە گەندەڵیەکان لە چه ئاسایە خۆ گەندەڵی هەرەوە نییە پارە بدزرێ گەندەڵی ئیداری هەیە کاتێک کە دوانێسە بۆ نمونە ئەو هەموو خانە نشینە یەن ماگانە مەعاژۆرەگرن لەبەر ئەو هەتاوە جاری وایە زستانە باران لێیان ئەدا کەسێک نییە کەپرێکیان بۆ بکە بۆی کە بیان پارێزە لە باران و لە هەتاوی گەرمای هاوین و لە بارانی زستان و لە بەفری زستان لە سەرمای یعنی ئەمە زۆر جار سەلیقەی ئیداریە من خۆم لەم ڕۆژانەیە کارێکم هەبوو لە یەکێک لە فەرمانگەکانی حکوومەت هەر بۆ خۆم حەزم کرد بچم بۆی کە بزانم واقعی ئەم کارە ئیداریانە چۆنە هەر لە یا بۆم دەرکەوت مەسەر مۆزەفە ڕۆشتووە جێگی خۆی بەجێ هێشتووە بە سەعات نەگەڕاوەتەوە کاتێک کە هاتەوە کاکە تۆ چۆن مێزی خۆت بەجێڵی لەکوێ بوویت وڵایشێکی تایبەتم هەبوو بەبێ مۆڵەت بەبێ ئەوە طبعا ڕیزیە خەڵک وەستاوە چاوەڕێی مەرحەمەتی ئەو کەسەیە تاوەکو ئەگەڕێتەوە ئەمە بۆ سەرو خۆی بۆ ڕئیس قسمەکەی بۆ بەڕێوەبەری دایرەکەی بۆ مدیر عامەکەی بۆ وەکیل وەزیرەکەی تەسەیوب و گەندەڵیە کە کێ ئەبێتە قوربانی خەڵک ئەبێتە قوربانی ئەوەی لە ڕیزا وەستاوە ئەبێتە قوربانی ئەوەی کە کاتەکەی بە فیڕۆ ئەڕوا ئەوەی کە پارەکەی بە فیڕۆ ئەڕوا ئەوەی کە جوهدەکەی بە فیڕۆ ئەڕوا ئەبێتە قوربانی لەوە یینەوە سەر مەسەلەی دەرمانەکە بەڵێ پێشتر یعنی ئەمانوت گەندەڵی و ئەمان سەلماند و ڕێکاری پەرلەمانی بانگی کە و کۆبوونی پەرلەمانی بۆ ساز بکرێ و ئەمانە تەمانەوە تا ڕێگری لەمانە هەمووی ئەکرێوانە باشە بەڕێز دکتۆر ببورێت ناچارین ناو بڵین ناچارین بڵین فلان مەسئول لە فلان پێگە لە فلان موقع خەڵکی یعنی فشاری کۆمەڵایەتی لەسەر دروستکەین چونکە فشاری پەرلەمانی و فشاری قەزایی و فشاری حکومی دەستەوەستانە بەرامبەریان و بەداخەوە پشتیوانی حزبی دەسەڵاتداران یعنی ئەم خەلەلانەی دروست کردو تۆختری کردوت باشە بەڕێز دکتۆریانی مەسەلەن ئەوانەی کە بەڕێز دوتت لە دەرمان لە هات و چۆ لە زەریبە لە تاپۆ لەکوێ لەوانەی کە باست کرد لە وەرگرتنی موچەی خانە نشینی و ئەو نەهامەتی کە ئەیبینن تا موچەکە وەرەگرن ئەوە هەمووی هاوڵاتی خۆی هەستی پێکە ئەو وەکو پەرلەمانتار دۆسیەکی دیاریکراو لە یەکێک لەو بابەتانە هەیە لای بەڕێستان ناتانەوێت بیڵێن یاخود و دۆخێک دروست بووە کە دەستان پێی ناگا کامیانە بەڕاستی دۆسیە زۆرە وەکو مەسەلەن دۆسیەی بڕواپێکراو و بەتەحەداوە ئەمەی بۆ نمونە 7 ساڵە یاسای بوجە لە حکومەتەوە نەهاتەوە بۆ پەرلەمان هەر خۆی لە خۆیەوە کارەساتە ئەو بۆ 2022 هەر نایەت ئەوە بۆجێ وەزارەتی دارایە لێ وەزارەتی سامانە سروشتیەکان داتای داهاتی هەرێمی کوردستانمان ناداتێت تاوەکو ئێمە بوجە ڕێکخین ئەمە چییە ئەمە لە وڵاتانە حکومەتی پێ هەڵەوەشێتەوە بێ لە مەلەفی شاردنەوەی زیاتر لە 130 داهاتی نۆتوگازی ئەم هەرێمی کوردستانە کە تەنها 325 میلیۆن دلار ئەدرێ بۆ وەزارەتی دارایی ئەویتری چی لێت سەرۆکی حکومەت و جێگری سەرۆکی حکومەت دەزانن ئەویتری چی لێت وە چۆن ئەچێ بۆ یەکێتی و پارتی ئەمە چییە ئەمە ناوێنەی چی یعنی دۆخەکە تەحملی هەیە لەسەروانە مەسەلە بەڵگە هەیە بە دیاریکراوی بەڵێ بەڵگە هەر پێشکەش نەکردنی یاسای بوجە بە پەرلەمانی کوردستان گەورەترین بەڵگەیە گەورەتی مخالفەی یاساییە وەکوتم حکوومەتی پێ هەڵەوەشێتەوە چۆن تۆ ئەو هەموو داهاتی هەرێمی کوردستان کە مانگی زیاتر لە ملیارێک دۆلارە ئێستا ئەیشاریتەوە و زانیاریەکانی نادەی بە پەرلەمانی کوردستان وەڕێکی ناخەیتاوەکو کێشەی سێیەکەمەکان و بێکاری و نەداری و وانەبێژان و گرێبەستەکان و ئەو چی توێژە مەحرومە مەزڵومە لەم هەرێمی کوردستانە لە یاسای بوجەیە چارەسەری بۆ بدۆزرێتەوە عیلاجی بۆ بدۆزێتەوە بە دەرماڵەی خوێندکارانیشەوە هەموو دەرماڵی خوێندکاران 7 میلیارد دیناری تێچێ کە ئەمە زەریبەی بچووکترین کۆمپانیای نەوتیە کە نایدن زەریبە نادن بەم حکومەتی هەرێمی کوردستانە کۆمپانیا نەوتیەکان لەبەرەوە ئەمە و چەندین دۆسیەی تر یعنی تۆ ئەوە لە من مەپرسە بڵێ دۆسیە هەیە یان نا بڵێ ئەی بۆ دەسەڵاتداران بەرامبەر بەم دۆسیانە بێدەسەڵاتن بۆچی ڕێگری لێ ناکەن بۆ بڕۆ ڕووی نابنەوە فەرمو دەستەی نەزاها من ئەمڕۆ لەگەڵ بەڕێز سەرۆکی دەستەی نەزاهەی کوردستانە کۆبوونەوەم هەبووە بەڵێ دنیای مەلەفاتی گەندەڵی لەو دەستەی نەزاهەیە هەیە فەرمو بۆچی ئەو هەموو مەلەفە لە دەستەی نەزاهە سەرۆکی حکومەت جێگری سەرۆکی حکومەت بۆ ناچن
چارەسەری بکەن و ئەو هەموو گەندەڵە کە دۆسیەکانیان لە دەستەی نەزایە ڕێنادەن بەوەی کە ڕێکاری یاسایی دروست بەرامبەریان بگیرێ و سزای گەندەڵکارەکان بدرێ بۆ چاکسازی بنەڕەتی ناکەی بۆ یاسای چاکسازیتان بەلاڕێدا برد و ئەم هەمووە لە لیستی موچەیە بە گەندەڵی بۆی بڕێوە بچێ بۆچی بەلاڕێدابرا دکتۆر بۆچی بەلاڕێدابرا پێت ئەڵێ مەسلەی لەبەر ئەوە بەلاڕێدابرا لەبەرەوەی لە کۆی 106 هزار بندیوار و فرموچە و خانشی نایاسایی کە لە داتای بایۆمەتریە ئەوە سەلمێنرا حکومت خۆی ئەعلانی کرد تەنها 10,000 کەس تقریبا دەستکاری موچەکەیان کرا کە یعنی بۆ لەبەر هەنێک تەوافقات و تۆ لەمە بپۆشەوە من لە شتیتر بۆتە پۆشم و ئاوا حکومت ئەبن بڕێەوە ئەمە واقعەکەیە کێ بێ بە قوربانی ئەوەی کابێتە قوربانی ئەوەی کە ئەم دۆخەی دروست کردووە ئەوەی کە خەڵکی نرد بۆ بێلاڕوسیا و چەسانەوە ئەوەی کە هێزی بەرامبەر بە خۆپشاندەرانی ناو هەرێمی کوردستان بەکارهێنا ئەوانە ئەو چەوسێنەرەوانن کە هۆکاری ئەم دۆخە سەختن کە ئەمڕۆی هەرێمی کوردستانی لێکەوتوتەوە ئەمە بەرەو تەقینەوە ئەڕوا ئەمە شتێکە تەحمل ناکرێ ژیانی خەڵک و ژیاری خەڵک لە دۆخێکی مەساویە تەحمل ناکرێ باشە دکتۆر ناوی ئەو بەرپرسە بڵین کە گەندەڵەکەی کردو ینی لە بابەتێکی ئێمە ناچاری ناو بڵین یعنی وەکو مەسەلەن وەکو بەڵێ یعنی بۆ نمونە وەزیری سامانە سروشتەکانی ئێستا ئەوەی کە لە دوای کاگاشتی هۆرامیەوە هێنرا و کرا بە وەزیری سامانە سروشتەکان ئێمە چەندین کتابمان بۆ کردووە لە پەرلەمانەوە کە بانگهێشتی لیژنەی سامانە سروشتەکانمان کردووە کە لیژنەی سامانە سروشتەکان چۆ بۆ لایەڵێ وەڵام ناگام لێ نییە کەس بانگهێشتی نەکردوم وتومەس تیمێکەیە لە وەزارەتی سامانە سروشتەکان وەزیریان بێ ئاگا کردووە لە زۆرێک لە کتابات و لە زۆرێک لە ڕاستیەکان کە ئەوە دەرکەوت کە بەو شێوەیە یعنی زۆرێک لە معلوماتەکانیشی هەر پێ نادەن کەرتی نەوت و گاز ئەم هەموو مەئساتەی تایە لە بەرهێنانی بەنزینەوە تاوەکو نەوتی سپی تەماشاکەی پرسیاری ئەوە بکەم کاک دکتۆر شەرکۆ مەسەلەن پێشتر ئێوە لە پەرلەمانەتان وت مەسەلەن وەزارەتی سامان سروشتەکان لە جانتاکەی ئاشتی هەورامیە دکتۆر ئاشتی هەورامیە ئێستا دکتۆر ئاشتی هەورامی ڕۆیشتۆ ئێستا ئەو بەڕێزە وەزیری سامانە سروشتەکانەوە هاتی شە پەرلەمان و وتی خۆم دەستیەوە ئەبڕم ئەگەر گەندەڵی بکە ئێ باشە وەزیرێک بێ لە بەردەمی ئێوە وتی من دەستیەوە بڕم کە گەندەڵی بکە ئێستا دۆخەکە چۆنە لەوێ مەسەلەن دەستی کەسی بڕیوە یارمەتی ئێوە ئەدا مەلەفەکان بۆ نابەنە بەردەستیەوە بڵە فەرمۆ ئەوە گەندەڵی و دەستی ببڕن ئەگەر هەیە بە تایبەت لە بەردەستیەوە هەر لە هۆڵی پەرلەمانە وەڵامماندایەوە بێگومان هەر لە هۆڵی پەرلەمانە ئێمە وەڵامماندایەوە و هەر خۆشی ئاگادارە کە نادیاری لە داهاتی نەوتوگازی هەرێمی کوردستانە ڕێژەکەی چەندە و سەرۆکی حکومت و جێگری سەرۆکی حکومت لە نزیکەوە ئاگاداری ئەو بڕەن کە وەلا ئەخرێ لە داهاتی نەوتوگازی ئەم هەرێمی کوردستانە و نادرێ بە وەزارەتی دارایی کە بۆ موچە و مەعاش و مەصارفی حکومت سەرفی ئەکا یعنی ئەمانە هەمووی بەڵگەنەویستن من با لێرە شتێکی تر بڵێم بڵێ من تەحەداکەم سەرۆکی حکومت جێگری سەرۆکی حکومت وەزیری سامانە سروشتەکان وەزیری دارایی ئەوەی کە بەرپرسە لە داهات و خەرجیەم هەرێمی کوردستانە تەحەدایانەکەم بێن ژمارەکان بۆ خەڵکی هەرێمی لەم کەناڵی ئێوە عەرزکەن بە خەڵکی هەرێمی کوردستان بڵێن دیوانی چاودێری دارایی وردبینی کردووە و ئەمە داهات و خەرجیەم هەرێمی کوردستانەیە کە ئەوە مافی تاک بەتاشی ئەم هاوڵاتیانەیە لە هەرێمی کوردستان و مافی ئەو هەموو قوربانی و ئەو ڕووباری خوێنی شەیدانەیە کە بۆ پێکهێنانی ئەم هەرێمی کوردستانە ڕژێنرا و قوربانی دراوە فەرمون بابێن تەحەدایانەکەم بابێن ئەوە بۆ خەڵکی هەرێمی کوردستان بڵاو بکەنەوە دکتۆر جگە لە هۆڵی پەرلەمان مەنا بۆ خەڵکی هەرێمی کوردستان بۆ ئەیشارنەوە باشە جگەلەوە بەڕێز دکتۆر مەسەلەن من ئەمەوێ بەڕاستی ینی ئەمەوێ ببورە من هەمیشە کە بەرنامەم لەگەڵ بەڕێز کردووە چەند وەڵامێکی مقنعکەرم دەست کەوتووە مەسەلەن خۆم وەکو ڕۆژنامە قەناعەتم کردوێستا ناگەمە قەناعەتێک ببورە
ئەمەوێ مەسەلە لەسەر پرسی سامانە سروشتەکان مەلەف هەبوو ئێوە بەڕێزت جگەلەوە ئەندامی لیژنەی وزە و سامانە سروشتەکانی پەرلەمانیشین مەلەفێکە بۆ بیبیتە بەردەم ببەنە بەردەم بەڕێز وەزیری سامانە سروشتەکان کە خۆت بەڵێنت داوە لە بەردەستی ئێمە لە بەرچاوی ئێمە لە بەرچاوی هەموو خەڵکی کوردستان وتت بەندەستی پەنجەی گەندەڵکارانە بڕم ئەمە مەلەف مەسەلە بۆ نمونە بۆچی ئێمە خیتابەکەمان ڕوە و خەڵکە بەڵام چارەسەر نییە خۆ ڕەنگە خەڵک هەموو ئەوە زانێ من کە گیرفانم پارێتیانە بوو خۆم ئەزانم معاناتەکە ینی تەوزیفکردنی پێویست نیە من ئەزانم نەهامەتی گیرفانی من چییە بەڵێ کاکە زاناییان هەموو کەسێ ئەزانەیە کە کێشە لە سەلماندنی گەندەڵیان نییە مناڵێکی سەر بێشکە ئەزانێم هەرێمی کوردستانە شیری ئەو مناڵی تیا ئەدزرێ قوتی ئەو خەڵکەی تیا ئەدزرێ جەنابەت داوای مەلەفەکەی من بچووکترین مەلەفی بنزینە کە ئێمە بەم ئەنجومەنی وەزیران و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و وەزیری سامانە سروشتەکەم پێمانوتون کاکە مەسلەی پاڵاوگەکان مەسلەی دابینکردی بنزین 6 ملیۆن لیتر زیاتر لەم هەرێمی کوردستانە ڕۆژانە پێویستە لە بنزین 2 ملیۆن و 400 هزار لیتر ڕۆژانە بەرهەمی خۆماڵیە لە بنزین لە پاڵاوگە خۆماڵیەکان 3 پاڵاوگەت هەیە لەم هەرێمی کوردستانە کار ئەکەن ئەوی تری بە هاوردە پڕەکرێتەوە بە بنزینی هاوردە ئەم بنزینی بەرهەمە خۆماڵیە تۆ بۆ ئەهێڵی بفرۆشرێتەوە بە نرخی بنزینی هاوردە لەبەرەوەی ئەمە بزنسێکی سیاسیە بۆیە ئەهێڵێت یعنی بە پرۆژە هەڵمان ناونەتێ و تومانە کاکە ڕێ بدەن دەسەوستانە و ئینکاریشی لێ ناکاوە ئەژڵێ وایە ئەڵێ وایە یعنی ناتوانێ بڵێوانیە و نەشی وتۆ وانییە ئینکاریشی لێ ناکە و ئەوە تا من لەم کەناڵی ئێوەشەوە تا حەدایانەکەم باەکێکیان بێت بڵێوانیە با بڵێ ئەم گەندەڵیانە لە بەرهەمێزانی بنزین نییە طبعا ئەمە هەمووی چییە هەمووی ئەبێتەمایی بەرزبوونەوەی نرخی بنزین بەرزبوونەوەی نرخی بنزین هەمومان بینی وانە چه ئازارێکی بە گیرفانی خەڵکی هەرێمی کوردستان گەیاندووە لەبەرەوە کێشەکە لەوایە نییە بڵێ کام مەلەف ئایا ئەتوانین بیسەلمێنی یانێ هەموو کەسێ ئەوە زانێ کێشەکە لەوایە تاکەی بزنسی حزبی یەکێتی و پارتی خەڵکی دەستڕۆیشتووی هەڵتۆقی و لە ناو حکوومەت و بزنسمانەکانە کە بۆ خۆیان ئەژین و خەڵکی هەرێمی کوردستان ئەچەوسێنەوە بۆ خۆیان لە کەرتە جیاوازەکان تاکەی ئەمە باشە بەڕێز دکتۆر ئەوەی عقدەکە خۆی لەوێیە گرێکە لەیانە بڵێ وڵا ناتوانین بیسەلمێنین فەرمو کاکە ئێمە ڕاست ناکەین بە ئەوان بێن ڕاستیەکان بۆ خەڵکی هەرێمی کوردستان بخەنە ڕوو با ئێمە دەرکەی با بۆمان بسەلمێنین کە ئێمە ڕاست ناکەین بەڵام نەخێوانیە حقیقەتەکە ئەوەیە کە ئەمانە گەندەڵی بە ئاشکرا ئەکرێ کە ئەمانە سەرۆت و سامانی ئەم هەرێمی کوردستانە بە ئاشکرا ئەدزن کە ئەمانە بە وازحی بزنسی سیاسی ئەکەن کە ئەمانە خەڵکی هەرێمی کوردستان و بازاڕەکانی هەرێمی کوردستان بۆ خۆیان قۆرخەکەن کە ئەمانە هەمووی قوربانیەکەی هاوڵاتی هەرێمی کوردستان باشە دکتۆر بەڕێزت خۆ دوتت منداڵێکی سەربێشکە ژەزانێ ڕەنگە مەسەلەن منداڵی سەربێشکە جارێ نەزانێ باشە بۆ هەر کەسێک کە فامی کردوتەوە ئەوە ئەزانێ و بن پرسیاری بکەم ئەزانی کە خەڵک نیگەرانە لە پەرلەمانتارەکانیش بەعام نەکرد بەڕێزت مەسەلەن بەیەکێتی بە پارتی بە یەکگرتوو بە کۆمەڵی دادگەری بە نەوەی نوێ بە هەمووانێک کە فراکسیۆن و پەرلەمانتاریان هەیە ینی خەڵک نیگەرانە لەوە و ئێوە بە زۆری بە هەموو پەرلەمانتارەکان تەنانەت دەوانەی پارتی شەندێک جار ینی هەر کێشە ئەژمێرن چەند مەلەف هەبووە چوبن ئایا ڕێگریتان لێکرێ ئایا دەستان ناکەوێ ئایا ڕێکەوتنیەکی زۆر تۆکمە هەیە و کاری پەرلەمانتاری فەرامۆشکرا و کامیانە بەڕێز دکتۆر بەڵێ بێگومان دەستبەستنەوەی ئێمە ڕێگریکردن لە ڕێکارە پەرلەمانیەکان یعنی بۆ نمونە ئەڵێن بە نووسراوی ڕسمی ئەڵێن با وەزیری فڵان خۆی وشاندەکەی بێ بۆ پەرلەمان ڕوونکردنەوەمان باتێ لەسەر گرانبوونی بنزین وەزیری فڵان بێ ڕوونکردنەوەمان باتێ لەسەر زەریبە بەرزبوونەوەی زەریبە وەزیری فڵان ڕوونکردنەوە باتێ لەسەر ئەم کەیسی ستیکەر و گرانی دەرمان و گرانبوونی دەرمان وەزیری فڵان بێت لەسەر فڵان مەلەفی گەندەڵی بێ وەڵاممان باتەوە ئێمە پێڵێن تۆ گەندەڵی با بێ وەڵامان باتەوە بڵێ من گەندەڵ نیم ئەمانە
نایەن هەر نایەن بێمنەتن بەرامبەر بە پەرلەمان بۆ لەبەرەوەی سەروەری یاسا لەم هەرێمی کوردستانەیە بە پێی پێویست بوونی نییە کەی حالەیەکەی بۆ قەزایش ئەمەە پرسیاری لەسەر دروست بووە یعنی تەحەیز و بەلاڕێدابردن وەکو خۆڵ وایە باش بۆیە ئەمانە واکە کە ئەم چاکسازیانە نێنەدی و ئەمانە واکەن کە گرێکان چارەسەر نەکرێن طبعا جستەیەک پڕ بێ لە گرەی سەرەتانی و شێرپەنجە بێگومان یعنی بەرەو مردن ئەڕوا بەرەو هەڵدێر ئەڕوا ئەمە واقعەکەیە بۆیە خەڵک کە تووڕە ئەبێ لە هەمووان ناحەقی نییە لەبەرەوەی خەڵک ژیانی ئەوێ ژیاری ئەوێ ئازادی ئەوێ کە ئەمانە دابین ناکرێ ئێمە جوابەکەمان وازەحە کە بۆچی دابین ناکرێ بەڵام با ئەوانە جواب بنەوە کە نایەن بەدەم ڕێکارە پەرلەمانەکانەوە کە نایەن ملکەج بن بۆ یاسا کە نایەن بەڕۆڕووی گەندەڵی ببنەوە کە نایەن بۆ سەرۆکی حکومەت و جێگری سەرۆکی حکومەت مەلەفاتی گەندەڵی ئەعلان ناکەن و بڵێن هەڵمەتی نیشتیمانی بۆ بەڕۆڕووبوونەوەی گەندەڵی ئەنجامەدەین لەبەرەی بە بەرچاوی ئەوانەوە ئەکرێ بگرە خۆشیان ئاگادارن کە گەندەڵەکان چۆن ئەکرێ و خۆیان لە من و تۆ باشتر ئەزانن بە دۆکیۆمنت و بە بەڵگە کێ گەندەڵیەکە کێ سەرۆت و سامانی ئەمەڵاتە ئەدزێ ئەبا ئەشارێتەوە و نزیکن لە خۆشیانەوە خۆیان لە هەموو کەسێ باشتر ئەزانن فەرمو بۆ نایان ئەعلانی بکەن بۆ نایان بەڕۆڕویان ببنەوە ئەو باشە دکتۆر باشە پێشتر فەرمو بە ڕاستی دروستی قسەکانی من نەسەلمێنرێ بەڵام بابێن ئەو هەڵوێستانە بنوێنن بەرامبەر بەو گەندەڵکارانە باشە دکتۆر باسی سامانە سروشتەکانمان کرد پێشتر زۆر ڕەخنەلەوە ژیرە چکە داهاتی نەوتێکە کە لە داهاتە دیارەکان کە بەڕێزوتت بەشێکی زۆری نایەتەوە خەزێنەی وەزارەتی دارایی پێشتر ئەوەکو لە پرسیاری پێشاوتە مەسەلەن ئەیانوت کە لە جانتاکەی وەزیری سامانە سروشتەکانی پێشوایە ئێستا لە جیرفانی چایە ئێستا بۆ بە مؤسسەسی بۆ بە مەسەلەن هەر کەسیشی خۆی بکە مەسەلەن هەر کەس کاری خۆی بکە یاخود هەر لە لاپتۆپی کەسێکە یان لە ئایپادی کەسێکایە ئەوەی کە بەڕێز بخۆت خۆت بە دوواداچوونت کرد بێ کاکەزانە من پیشەیانە وەڵام باسی ئەوە ئەکەم بەڵێ من نەحەزم بە مزایداتە نەحەزم بە مزایداتە لەسەر قوتی خەڵک و ژیانی خەڵک و ئەم دۆخە هەستیاری هەرێمی کوردستانە کە خوێنی لێ ئەتکێ بۆیە بە پیشەیانە وەڵامتە دەمەوە پیشەیانە یعنی چی من پەرلەمانتارم ئەبێ حکوومەت بێ راپۆرتی بوجەم بۆ بێنێ ئەبێ دیوانی چاودێری دارایی وردبینی داهات و خەرجی وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستانم بۆ بێنێ ئەبێ ئەم زانیاریانە لەسەر داهات و خەرجی هەرێمی کوردستان لە لای من ڕوون بن دەستم کەوتبێ کە حکوومەت کە سەرۆکی حکوومەت کە جێگری سەرۆکی حکوومەت کە وەزیری دارایی ئەمانە نەنێرێ بۆ منی پەرلەمانتار ئیتر ئەمە یعنی چی؟ یعنی شاردنەوەی داهات و خەرجی ئەم هەرێمی کوردستانە ئەم شاردنەوەی داهات و خەرجی هەرێمی کوردستانە مخالەفەی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستانە کە یاسایە مخالەفەی یاسای حکوومەتی هەرێمی کوردستانە مخالەفەی یعنی گەورەترین گەندەڵیە شاردنەوەی ئەم زانیاریانە گەورەترین گەندەڵیە ئەمە وەڵامێکی پێشەیانەیە بۆ پرسیارەکەی جەنابەت باشە چیەکە لە بەرامبەر ئەوەیەشاردنەوەکە یعنی ئەوە ئەگەینێکە تۆ چیەکە لە بەرامبەر ئەوەیە خۆ هاوڵاتی چی بکە مەسەلەن ئێستا لێرە من وەکو ڕۆژنامە نووسێک یان هاوڵاتێک لە دەرەوەی ستۆدیۆ مەسەلەن من چی بکەم ینی خۆ من نەحەسانەمێ نەچیمێ هاوڵاتێکی هەژار مامۆستایەک فەرمانبەرێک کرێکارێک چی بکات مەسەلەن ئێوە چیەکەن هەموو پەرلەمانتاران ئەبێت چی بکەن ینی بۆی لەو دۆخەی کە بەڕێزت بە چەق بەست و بە مەترسیدار ناوێ بیت بۆی دەرچین خۆ هەر قەیران بە قەیران ناسپێرێ بەڵێ بەڵێ حەسانە چییە کاکەزانە منی ژۆک و تۆ حەسانەم نییە ئازیزم ئەم وڵاتە یاسا تیا سەروەر نییە تاوەکو بڵێ وڵا پەرلەمانتار پارێزراوە و هاوڵاتی وەکو هاوڵاتێکی تر نەقەزم دەستگەیشتنە بۆکو وەڵامە پیشەکەی کە باس کرد دەستگەیشتن بە زانیاری دەستگەیشتن ئەزانم معلومات بڵێ ئەزانم بەڵێ ئەرکی من ئەوەیە کە خەلەلەکان دەستنیشان بکەم و فشار بکەم بۆ چاکردنی ئەرکی من ئەوەیە کە ئەوەی دەسەڵاتی بەدەستە بە ئاگای بهێنمەوە لەو خەلەل و کەموکورتیانەی کە هەیە و فشاری لێ بکەم بۆ ئەوەی کە چاکی کاچووکە دەسەڵات و قەرار لای ئەوە ئەرکی منە کە بچم بگەڕێم بە دوای بچووکترین خەلەل تا خەلەلە گەورەکان
و بێن بە پیشەیانە بیسەلمێنم و پەنجە بکەم بە چاوی ئەوەی کە ئینکاری لێکە و فەرزی کەم بەسەریا بە بەڵگە بە داتا بە ڕقم بە شاهێت بە واقع بۆ ئەوەی کە پارە پێیاکەین بۆ خەڵکی هەرێمی کوردستان بۆی ژیان بۆ خەڵکی هەرێمی کوردستان دابینکەین بۆی فریایی فەقیر و هەژار و نەدار و بێکار و خوێندکاری گیرفان بەتاڵ بکەوین لەم هەرێمی کوردستانە و ئەم دۆخە هەستیارە هەر چۆنێک ئەرکی منە و ئەرکی هاوپیشەکانمە کە ئەوە بکەین. بەڵێ کاک دکتۆر بەڕێزت دووخلە لە پەرلەمانیت مەسەلەن کۆمەڵێک خاڵ کۆمەڵێک پۆینت کە بەرچاو بن دیار بن بۆی ئەگەر بکرێ هەنگاوی خێرا هەنگاوی نیشتیمانی بۆ بندرێ کامانن بۆی ئەگەر هاوڵاتی هەژارەکانمان خەڵکی هەژار خەڵکی بازار بتوانێت بە عامی خەڵکی کوردستان بتوانێت سوودی لێ ببینێت بۆ بازار بۆ بژێتەوە ئەوکو چارەسەر. بێگومان هەنگاوی خێرا ئەوەیە کە ئەو مەلەفاتانی کە لە دەستەی نەزاهەن بە زووترین کات پشتیوانێ لێ بکرێت و ئەوەی کە پێویستە بۆی بکرێت بۆی کە ڕێکاری یاسایی و چارەسەری یاسایی بەرامبەر بە گەندەڵیەکان بگیرێتە بەر. دیوانی چاودێری دارایی تەقاریرەکانی کە وردبینیە لە داهات و خەرجی وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و تەوسیاتی گرنگی تێدایە بەپێی ئەو تەوسیاتانەی دیوانی چاودێری دارایی جێبەجێ بکرێ. چاکسازی بنەڕەتی لە دەستێوەردان و خراپ بەکارهێنانی دەسەڵات و خەڵکی دەستڕۆشتوو لە ناو حکوومەتە ڕێگری لێ بکرێت. کاکە هەر ئەو مەلەفاتانەی کە دراوە بە سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت لەسەر گەندەڵیەکان ئەوەی کە لەلایەنە و من ئاگادارم چیان لەلایە با ئەوانە ڕێگری لەوانە بکەن ئەوانە هەمووی پارە ئەگەڕێتەوە بۆ ئەم هەرێمی کوردستانە. خاڵە گومرجیەکان چاکسازی تیا بکە پارە بۆ ئەگەڕێتەوە. داهاتی ناوخۆ باشتر کۆنتترۆل کە پارە بۆ ئەگەڕێتەوە. بانقی سلەیمانی هاوارە کاڵێ کاکە کاغەزێکم بۆ نێرن ئەڵێ 10 ملیۆن دینار سەرف کە بۆ فلان کەس چی بکەم یعنی ئەمە حاڵی بانقە ئاواتە دەخولی ئەم دەستڕۆشت و ئەو دەستڕۆشتی لەگەڵا بکرێ ئەمانە هەمووی پارە ئەگەڕێت یان نەزیفە نەزیف ئەم نەزیفانە ڕاگرە بێگومان هەمووی پارەیە و ئەگەڕێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان سەیەکەمەکانی پێدامەزرێنەوانە بێژەکانی گرێبەستەکانی پێ چارەسەر بکە دەرماڵی خوێندکارانی پێدابین کە کێشەکانی یعنی فرسەتی اینجا وە بەرهێنان فەرمو ئەو هەموو گەندەڵێ لەوە بەرهێنانە هەیە کردیەوە بەرهێنان دەبڕۆ فریایکەوە ئەوە هەمووی سەرۆت و سامانە ئەگەڕێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان هەمووی داهات و پارەیە لەوە بەرهێنان ئاگای ئیسلاحاتی تیا بکەین. ئەمانە و چەندین شتی تر هەمووی پارە ئەگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان. ئەم هەرێمی کوردستانە خوا لە هەموو نیعمەتێکی پێ بەخشیوە دەوڵەمەندترین ناوچەی جیهانە ئەگەر بەدەستی ئەمین و بە شێوازێکی دروست ببرێ بەڕێوە بەڵام وەڵڵاهی وەکو کاک ئاشتی هەورامی لە کۆنفرانسێکا وتی ئەگەر بەربیلی نەوت بە ملیۆنێ دۆلاریش بێ بەم حاڵی گەندەڵی و فەسادەی کە لەم حکوومەتەیە هەیە بەشی ناکات و خوێنی لێ ئەتکێ و هاوڵاتی هەر بە هەژاری و بەنەداری ئەمێنێتەوە. ئەمە حقیقەتێکە واقعێکە یەکێکە لەو قسانەی کە من بەڕاستی ئەزانم کە ئەو پیاوە کردبێت. بیری وتەکەیەکەیت ئەوە قسەیشی ڕاستە واقعە بەڕاستی لە هەرێمی کوردستانە من پشتیوانی یەکەم لەو قسەیە. دوا سەرنجی بەڕێزت لەو بەرنامەیە دۆخەکە زۆر هەستیارە لێرەوە داواکەم سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت بە زووترین کات تەدەخل بکەن وە خۆشیان ئاگادارن لەوانەیە پێویستیان بۆش نەبێت کە من بیریان بخەمەوە بەڵام دۆخەکە ئەوەندە هەستیارە تەدەخلی ڕاستەخۆی ئەوانیە. زۆر سوپاس بۆ بەڕێز دکتۆر شێرکۆ جەودە سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە پەرلەمانی کوردستان سوپاس بۆ بەشداریت لە پانۆرامادا. بەڵێ بەداخەوە ئەوەی کە ئێستا لەسەر شاشەی کورسات نیوزەی بینن کە یەکێکی تر لەو پێشمەرگە بریندارانەی کە لە شەوی شەممەیە بەهۆی پەلامارەکەی تیرۆریستانی داعش لە کوڵەجۆ بەداخەوە شەهید بوو بە ناوی دەستگای میدیای کورساتەوە پرسە و سەری خۆش خۆمان ڕاگەنین با هەمومان وڵاتەمان خۆش بوێت و کە سوکاری شەهیدان جێگەی فەخر و شانازی ئێمەن. پانۆڕامامان پێشکەشکردن هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە.